بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. عزیزان و خۆشەویستان، بینەران و بیسەران، وانەی ئەمڕۆمان کەس عەقڵی بۆی ناچێت. تا خۆشم پێتان نەڵێم بیریشتانە نایە، پێشتان بڵێم هەر نازانت چییە. ماوەساوە لە مەتەڵە چییە؟ بەڵێ، مەتەڵێکە و هەتا ئیساکێنش کەس وەڵامەکەی نازانێ. ناونیشانەکەمان دیمان وەسە دەبی لێ خوا لێ خۆش بێخۆ هیچ. بڵێ، ناونیشانەکەمان ئەمڕۆ باسی هیچەکەی، یعنی مەبەستە بێ ماوەسە تاو تارەکە هەر ئەوە هەی هیچ بوو، یعنی هیچ تاو. بڵێ باسی هیچەکەی. خۆشەویستەکانم، ناونیشانێکی غەریب بۆ نییە، بەڵام حەقیقەتە. لەم هیچەیە باسێکی دنیاکەی بزانین ئەم دنیای ئێمە ئاوا بە قورسی یاومانە بە کۆڵمانە و خۆمان بۆ ڕەنجەڕۆ کردو و خۆمان بۆ تاوانبار کردووە و یین و ئەچین و خۆمان بۆ شپرزە کردووە. بزانین ئەم دنیای هیچە بە بەراورد بەوەی کە بۆ یەچین لە قیامەتە. وەڵای خۆ پێچە مۆفعێکی خۆش بێ، جێ خۆیەتی. با بزانین ئەمە هەڵبژێرین کە دنیایە و هەشتە، بەڵام لە مشتە، یاخود قیامەت هەڵبژێرین کە نوێیە و جارێ دڵنیانین کە هەیە. بەڵێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: ما الدنيا في الآخرة إلا مثل ما يجعل أحدكم إصبعه هذه في اليم فلينظر بما يرجع. نمونەی دنیا لە چاو قیامەتە وەکو ئەوە وایە کەسێ پەنجەکە بە ئاوێکا و ئاوا دەرێهێنێ، بزانێت چی لەگەڵ دەستی خۆیان، نانا لەگەڵ پەنجەی خۆیان هێناوە. یەک قەترەیەکی تریش لەوانەیە مابێ و تۆزێکی تر لێ ئەگەڕێ مشکە بێتەوە. ئەوەش لەو ئاوە بچکۆلەیە کە دامناوە گەرم بێ، نا، فیلیم لە بەحرێکی گەورەیە. ئەم ئاوە ئەوەی کە بە پەنجەمەوە هات ئەمە دنیا بوو، ئەوەی کە بەجێم هێش لە بەحرەکەیە و گۆڕانکاری بەسەرانایە و هەر چاو سیرەکا و کۆتاییەکەی نابینێ و ئەچیتە قوڵایی و بنەکەی نابینیت. ئەمە نمونەی ئەو قەترەیە بوو کە لە دنیاە من بینیم بە بەراورد بە دوا ڕۆژ. سەیرە. بەڵێ، وەڵڵاهی خۆشەویستەکانم، ئەم قسەیە وەرگرن. ئەم قسەیەش من لێی بەرپرسیارم ئەش بینن کە لە قیامەتا کۆ ئەبینەوە ئەڵێین كأنهم يوم يرونها لم يلبثوا إلا عشية أو ضحاها. لە ڕۆژی قیامەتەیە کە کۆ ئەبینەوە و درێژی قیامەت و نەمری خۆمانە بینین، ئیتر ئەم بەهشت و جەهەنمە کۆتایی نایەت. وا ئەزانین دنیا تەنها خەوێ بوو، هیچی تر. وا ئەزانین ئێوارەیەک یاخود شێشهەنگاوێ ژیاین لە ژیانە. كأنهم يوم يرون ما يوعدون لم يلبثوا إلا ساعة من نهار. یەک سەعات ژیاین لەو ژیانەیە بۆ چکە هەر چەند سەیری دنیاکەیت و ئاوڕۆ 70 ساڵی خۆتەیتەوە، شتێکی بیر ناکەوێتەوە کە دڵە بگرێ کە سەیرێکی دنیا هەمووی ڕۆتین و کۆمەڵە شتی دووبارە بوو، ساڵ هات و کۆتایی پێهات و تۆش 1 سەعاتت یا بەسەر برد.
لما خوشتان پێ بڵێم ويوم يحشرهم كأن لم يلبثوا إلا ساعة من نهار يتعارفون بينهم. الله، يعني بقدر السلام عليكم. عليك السلام ورحمة الله. جناب شيوي والله من فلان كسب من خوشي خوتم هاتم بلاتو حزمك التعارف يبكين وفلان كسب عمليات كدم زوزو خوش حالهم بدواشي نمالو لخدمتها ام جارب وشياتيتو دي والله حزكم إيشك النبو أمريكاريك النبو خوش حالهم بناسينه لسلا تو يتعارفون بينهم دنيا أو أندبو كتعرفهم لقل كسي كاكرت بلى بلام خۆزگای ئەم تعارفە بۆ دنیا بواە بەقەدەر ئەهونە دنیا بناسیایە بموتای خۆشحاڵم بەناسینت بۆ خوایە خۆشەویستەکانم هەتا دنیا وەکو خۆی نەناسیت لە 100 چاڵ و لە 100 لەمپەڕاتیەکەوین بۆیە ئەبێ وریابین بزانین ئەم دنیاە هیچ نییە خۆمانی زۆر پێوە مەشغوڵ نەکەین ئەم دنیاە زائیلە ئاوێکە و بەدەستمانەوەیەت و هیچ قیمەتێکی نییە بۆیە ضرورە ئاگامان لێی بێ و بەراوردێکین بە ژیانێکی ئەبەدی هەر کاتێکیش هەر ڕەقەمێک بەراورد کرا بە مەلانیهایە ئەم ڕەقەما بێ بە سفر کەواتە ئێمە لەگەڵ سفرا مامەڵەکەین بۆیە هیچ قیمەتێکی نییە هیچ شتێک ئەم دنیایی پێ بەراورد ناکرێ دنیایەکی زائیلی کاتی بەوەی کە لە قیامەتە ئەیبینینەوە. بەڵێ خاڵێکی تر ئەم دنیایە مستەقر نییە مناڵیت ئەو باوە ملکی گەورابم ئەی کێچمە ڕەوزە ئەی کەم و کی وەکو براکانم منیش بچمە مەکتەب ئەی تخوا ئەم شەشەکەی تەواو بێتە لە کۆڵم بێتەوە بچمە کولیە ئیتر ئەی دێم کولیەیە خۆر تەواو نابێ کەی شەڵات تەواوە بێ و بۆ خۆمان شانکەین بە کاسبیەکە و تەعین بین و ژنێ بێنی و ماڵێ بێنین و ئیستیقراری لێ بکەین بەخوا بەدەست ئەم ماڵ و مناڵ و ژن و کاسبی و ڕاکەڕاکی دنیاوە گیرم خواردووە 6 ساڵم ڕاکەم هیچم بە هیچ نەبوو حتا ئێستەیش حال مردم هەر ئەو چوار دیوارم پێکەوە ناوە ئەم خانووە ئەم دوو بلۆکەم خستۆتە سەر یەک و لە ئەخیری تەمەن تا ئاوڕێیتەوە بۆ دوها گەزەی دەکەیت ژیانە هیچ ئیستیقراری تیا نەبوو هەر بۆ بزانی لە محەتەکەی دوای ئەوادا ئەبەزیت و وچانەکەیت وەڵی ئۆخەی والله ئیسراحەتم کرد بخۆ کورە بابە خۆ من مردم بەخوا هەر ئەمریت بەڵام بەدەست ژیانەوە لە هیچ شوێنێک شاوچان نایت لەبەرەوە خۆشەویستەکەم ئەو ژیانە بۆ ئیسراحەتی تیان نییە حەت چەندی تۆڵە کاکتە بەخوا ماندوومە دەست دنیاوە بەخوا هیچم بە هیچ نەبوو 6 ساڵ من هەڕاکەم ئێستاشیش سبحان الله تاجیرێک تەمەنی 70 ساڵە چی خانۆکەی یان بیناکەی لێ بگری ئالێجە تخوا تۆ بم تەمەنەوە تازام بیناوە ئەم تەلارە و بەچی بوو جاوام عاشەکەشی و کرێکەشی وەرگرت چی لەیەکی بەڵێ لەبەرەوە ئیستیقرارێکە بێ خۆشەویستەکەم ويا قوم إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار ئەوەیە کە تیانیش تەجێبی ئەوەیە کە ئیتر ئیستیقرارێک الله چەند خۆشە یەکێک لە باشتا پێ بڵێ مامۆستا ئەوە تۆ ئەو خوایە کە لە ئەشکەوتەکەیە باسی ئەم قەرارەتە کرد ئەو زانی لەم بەهەشتەیە ئەم ئارامیە هەیە دنیا جێگیری نییە ئێمە شەڵین باسمانە کرد بەس بۆ خوای ئێمەش نەمانەزانی ئەو نەخۆشە و ئەو نەئاسوودەیی تایە و ئەو نازی نیعمەتی تایە کاس دەکەین دنیا هەر هەمووی ناڕەحەتی بوو ئەڵێین الحمد لله الذي أذهب عنا الحزن سپاس بۆ خوا کە ئەو ناڕەحەتی لە کۆڵ کردینەوە ئەو خەم و خەفەتی یعنی دنیا هەمووی ناڕەحەتی بوو بەڵێ لە قیامەت ئازانیت تۆ لێرە چەند ماندوو بوویت
چەند ناڕەحەت بووی لە هیچ شوێنێکە وەقرە و بەخۆ ناگرت بەڵێ بەلە مەکە بۆیە لە قیامەتە هەموو شتەکان ڕۆحیان تایە خۆشەویستەکەم بۆیە خوای گەورە فەرمێ وئین الدار الآخرة لهی الحیوان لو كانوا يعلمون قیامەت ڕۆحی تایە ڕۆح یعنی ئاوا دار و بەرد و وشک و بێدەنگ نییە نا باش ڕۆحی تایە جەهەنەم ڕۆحی تایە دارەکان ڕۆحیان تایە بەرەکان ڕۆحیان تایە تێرەکان ڕۆحیان تایە هەموو شتێ لەگەڵ تا دوێ بەڵێ یومە نەقول لجەهەنەم جەهەنەمیش بەو گڕ و گەرمایەوە خۆمان زەنی سوتا و پڕووکاوە هەل امتەلەتی تەقول هەل من یعنیمان هەموو ڕۆحی بەڵێ بەس ئێمەی بێشعوورین نازانین پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمێ بە دوای شتێکە ئاگەڕێم بەقەدەر قامچیە بێ بە دوای شتێکە ئاگەڕێم بەقەدەر پەتێ بێ ئەوەندە لەسەر ئەو زەویە بەقەدەر شتێکی بچکۆلە بەقەدەر ئەوەندە پەنجەیەک داینێ لە کوالیتیە بەقەدەر هەموو دنیا و ئەوەی کە لە دنیاە چاکترە باسی کوانتیتیمان کرد باسی کەمیەکەمان کرد یعنی ئەگەر بەقەدەر یەک بست دوو بست لە دنیاە بەراوردی کەیت بە دوو بستی بەهەشت هەموو ئەم دنیاە ئەو دوو بستەی بەهەش ناهێنێ یعنی مامۆستا مەبەستە بە شوێنە گەشتیاری و بە تەلار و بە پێشکەوتن و بە مەعمەل و بە سەیارە و بە ئەقمار سناعی و بەڵێ یەک بست دوو بستی بەهەشت خێرتر و چاکترە لەوەی کە لە دنیا و دەوروبەریایەتی واللهی ئێوە بەم قسانی تۆ بێ مامۆستا حیا بە دنیاوە نەهێشت ئەخر بۆیە ئەڵێم هیچ باوکی من والله ئەمە هیچە ئێمەش لە دەوری ئەم هیچە ئەخولینەوە خۆمان پێوە مەژۆڵ کردووە بەڵێ کەواتە هەمووی یەکسان بوو بەو قەترەیە بەراورد کرێ بە بەحرێکی گەورە ئەمە دنیاکەی من و تۆ بوو ئەوەش ئەو قیامەتە نەبراوە و ئەو بەحرەیە کە مەوجەدا بەڵێ لەبەرەوە هەرچی بۆ دنیا بکەیت بە هیچە چێ دواتر هیچی لێ سەوز نابێ بۆیە لە قیامەتە خۆشبەختترین ئەهلی دنیا ئەهێنن ئەوەی کە ملیک بوو و خاوەنی هەموو شتێ بووە فەیەخمیس غەمسەتەن فی النار هەر ئاوا ئیخەنە ناو جەهەنەمەوە و ئاوا دەرێهێن ئەمە غەمسەیە ئاوا پێڵن یا عەبدی هەل ڕەئەیتە نەعیمەن قەت ئەی پاشاکەی دنیا ئەی ئەوەی کە دنیات هەموو یاوی بە کۆڵا ئەی ئەوەی کە پاری خەڵک و هەژاران تەخوارد ئەی ئەوەی کە موچەکەت لەژێر خۆتا خەز نەکردوونەتەیە بە کەس ئەی ئەوەی کە دنیا لەسەر خۆ تاپۆ کردبوو قەت خۆشی بینیوە قال والله ما رأيت نعيما قد من خوشيم قد ظلم خوش نبوه لدنياش قد خوشيم نبينيوه اما مو قد تشيبو دل شوينك قتيكا قد لجيان ما ظلم خوش نبوه قد نازو نعمتهم نبوه لدنياش من هالآوا اخويتشي نبيني هالآوا غمسة او نيل جهنم بيني هموشتكي بير بردوه ناڕەحەتترین ئینسانیش لە دنیاە بە نەخۆشی و بە نەبوونی و بە قەرزاری و بە دوژمنناری و بە موشکیلە و بە کرێچێتی و بە بێپارەیی و بە هەرچی تۆ باسێکی لە دنیاە بەسەری هاتووە ئاوای هێنن عەبدێکی فەقیری داما و کە خوای گەورە تاقی کردوێتەوە ئێمە کەسمان ئاوڕی لێ نادینەوە ئەی بینن ئەی هێنن لە ناو بەهەشتا ئاوا ئەی خەنە ناو بەهەشتە و بەس ناز و نیعمەتەکان و دووکەڵەکەی بەهەشت یەچێ بەسەرا و دەرێهێنن خۆی گەورە فەرمێ عەبدەکەم قەت ناخۆشی بینیوە من ناوەڵڵا قەت من ناڕەحەت نەبووم هەر دایمە دڵم کوا من قەت بیرم نییە لە دنیاشە هەر دڵم خۆش بوو هەموو شتێکی بیرەچێتەوە بۆ چی نەبینیوە خۆی هێشتا
ئەزان خۆشەویستەکان ئەمە شەدانەگە پەلە نەکەین هەموویەتە پێشەوە بەڵام بەداخەوە ئێمە نایزانین چکە لە قیامەتە ئەم پەردەی سەر چاوانەمان لاچێ ئیتر ئەم نیزامی فیزیا و کیمیا و شتانە لەبەر چاوانەوە نەبێ ئەوەی کێساکەنە چاوە نایبینێ فەبەسەڕوکە اليەومە حەدید چاوە بڕەکە هەرچەند سەیرەکەیت هەموو دنیا لە بەردەستایە چەند خۆشیە چیتە دەشتێکەوە سەیرانەکەیت و ئاوەس هەڵێ بەخوام شوێنە بەرزە هەموو شوێنێکمان لێوە دیارە بە بچینە سەر ئەم لوتکەیە لەوێ فەبەسەڕوکە اليەومە حەدید هەموو یاساکان لە بەردەم تا پێشێ لە بێ پیئەنی بەسەر هەموو شتێکە چکە تۆ لە هەمووان گەورەتری لە دنیاشە ناو ئەشکەوتێکی ئاوایە ئێستا نازانین لە دەوروبەری ئێرە چیە گوزەرێ تەنها لەو دەلاقەیەوە نەبێت کە بەڕوومان ناکراوەتەوە بەڵێ بەڵام ئەم هیچە ئەتوانین شتی پێ بکڕین بڵێ ئەم دنیا هیچە دانراوە قیامەتی پێ بکڕین بەڕاستی پیاوی خۆیەوێ لەم هیچە بەهەش بکڕێ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة خوای گەورە نەفس و ماڵی لە موسڵمانەکان کڕیوە بەرامبەر بە بەهەشت ئێخۆ نفسی خۆتە خوایە ماڵی خۆتە دنیای خۆتە بە سەرمایە قبوڵمە باشتی پێکڕی بڵێ بە هیچ ئەتوانم ئەو بەهەشتە نەبڕاوە بکڕم بەڵێ ئەتوانیت ئۆفەرێکە و من تەسەوڕ ناکەم دووبارە بێتەوە خزمەت گوزاریەکەمان کاتیە و پەلە بکە چکە خەڵکت زۆر لە پێشەوەیە ناونووسینەکانیش دیاری کراوە بەرامبەر بەچی بەرامبەر بۆی کە پێغەمبەری خوا ساڵ سەلەمە فەرمێ کەمترین کەس کە خاوەنی کەبیرەیە ئاخر کەس کە لە دۆزەخیەتە دەرەوە مڵکێکێ دەنێ دە ئەونەی مەلیکێکی دنیاە یعنی چی؟ یعنی دە ئەونەی ئەم دنیایی بۆ پێشنەوەی خەنە بەردەستێڵن تۆ مەلیکی هەموو ئەمانەی تۆ خاوەنی هەموو ئەمانەی بەقەدەر مەلیکێک کە دنیای هەبووە بەقەدەر دە لەو مەلیکانە ئەم بەس مڵکێ بێ یعنی دەزەوی بۆ پێچنەوەی کەن بە بخچەیەک وایە نەدەسی چ ئۆفەرێکە ئەمە الله خۆشەویستەکەم نێڵی ئەم هیچە و لە دەستچێ چکە ئەم هیچە هی زۆر هیچ ئاگان لێی بێ بەڵام لەو سەرەوە ڕەقەمە لەو سەرەوە ئەمە شتی پێەکڕێ شتی لەسەر بنیاتەنرێ مەزرعەیە نەکی لە دەسی بیت دەسی من و دامێنی ئێوە ئەم قسەیە هەڵگرن بیکەنە ئەڵقە و بیکەنە گوێتان نەکی ئەمە مەشغوڵەکە نەکی سەرقاڵکە نەکی فریوە بە شتی پێ بکە بەڵێ ئەی مابەستە ئەو خەڵکە کێساکە نشتیان هەیە نا پێی فری و مەخۆ خوای گەورە فەرمێ ولولا أن يكون الناس أمة واحدة لجعلنا لمن يكفر بالرحمن لبيوتهم سقفا من فضة ئەگەر لەبەرەوە نەبوایە کە موسڵمانەکان دڵیان ژان کا و ناڕەحەت بن و لە دین هەڵگەڕێنەوە ئەوانەی کە لە خوا دوورە بوون سەقفی ماڵەکانیشمانە کرد بە زیو بۆیان بۆی کە سپی بێت چکۆ زیو سپیە بۆی کە تشیک باتەوە بۆی کە تیشکی خۆر وەرگێ بۆی کە گەرمی بگەێنێ بۆی کە کارەبا بات بۆ ئەوەی کە ڕووی بە خۆر بێت و ڕووناکی و باتێ لە ماڵەکە تا پێویستە بە کارەبا نەبێت بۆ ئەوەی کە پشتی ئاوێنەکانیشمان هەر بە زیو چکە مادەیەکی ئەو پەڕی جوان و سپیە لە هەموو مادەکانی تر دژە بەکتریاشە بۆمان بۆ معلوماتە ئەگەر لەبەر ئەوە نەبوایە لە بەدڵی ئێمە نەبوایە خوای گەورە ماڵەکانی ئەوانەی ئەکرد بە زی و سەقفی ماڵەکانیان اینجا فەما بالوکە ئەوەی کە ئەگوزێرە لە ماڵەکانیانە بۆی کە پێمان بڵێ بە هەموو ئەمانەشەوە هێشتا ناگاتە هیچ بۆیە لێتان تێک نەچێ بەڵێ ئەم عەسرا عەسر و وەختە لە بۆ فاجیرێ لە هیچ دینی نەکاوی قایە حەیا نەیگرێ لە هیچ ئەم عەسرە عەسر و وەختە لە بۆ فاجیرێ لە هیچ
دینی نەکاوی قایە حەیان نەیگرێ لە هیچ دنیا بەکامی هیچ کەسانە هەمیشە دەم هیچ هەڵبەتە بە هیچ دەمێ نابڕێ لە هیچ دنیا کە هیچە خۆشمان زۆر جان قسەیەکی ئەلێم بەخوا دنیا هیچە بیستوتان قسەیەم هەمووان بیستومانە بەس تو ئەو خوای لەگەڵ قسەکەی خۆمانە ڕاست دەکەین نە بەو خوایە بۆ خوای هەموومانڵی دنیا هیچە بەس هەموومان هەڵپەمانە و شەڕمانە لەسەری دنیا کە هیچە جوملە ئەزانن کەچی چ کەس مەردانە بۆ خودا نییە دەست هەڵگرێ لە هیچ هەڵێ هەموومان بە جوملە ئەزانین کە دنیا هیچە بەڵام کاممان ئەو نەمەردە کە لەبەر خوا دەست لە هیچە هەڵگرێ دنیا کە هیچە جوملە ئەزانن کەچی چ کەس مەردانە بۆ خودا نییە دەست هەڵگرێ لە هیچ تا سەر نەبووەتە گۆ دە لە دنیا دەتۆ شەقێ هەر ئەم شەقە بەکارە کەوا هەڵدرێ لە هیچ سلام علیکم ورحمة الله وبركاته